ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆز هاتەوە، جەژنێکی کۆنی کووردە بەخۆشی و بەهاتەوە. ڕێز و سڵاوم هەیە لە خزمەتی هەموو لایەکە، پیرۆزبایی گەرمی جەژنی کۆنی نەورۆزەکەم لە هەموو هاوزمانان و هاونیشتمانیانی بەڕێزم. ماوەی چەند ساڵێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە تەلەڤیزیۆنەکانە باسێک ئاروژاوە لەسەر ئەوەی کە جێژنی نۆرۆز جێژنی کوردان نییە. بە پێچەوانەی ئەو شتێکی ئێمە لە باب و بە پیرانمانەوە پێمان گەیشتووە، ئیسەر لێکدانەوە بەم جۆراکەن کە کاوەی ئاسنگەر کورد نەبووە، بە پێچەوانەوە زوحاک کورد بووە. زوحاک پاشای دادگەری کورد بووە، کاوە ڕاپەڕیوە دژی و دەسەڵاتی بەدەست گرتووە و پێشکەشی پاشای فارسەکانی کردووە بە ناوی فەریدون شا. ئەم بۆچوونە تازە کۆمەڵێک گومان و سەرلێشێواوی لە دڵی خەڵکە دروست کردووە کە بەڕاستی ئەم چەند ساڵە، ئەم چەند سەد ساڵ و ئەم چەند هەزار ساڵە کورد بە ڕێچکەیەکی ئیشتبایە هاتووە. من لەم کورتە ڤیدیۆیەدا زۆر بە کورتی ئەمەوێ باسێک بکەم لەسەر جێژنی نەورۆز، لەسەر چیرۆکی کاوە و زوحاک و ئەو خەسارانە لێک بدەمەوە کە بووەتە هۆی ئەم جۆر شرۆڤە نابەجێیە و ئەو گومان ڕەشیەی کە لە دڵی تاکی کووردا پێک هاتووە. بۆ خەسارەکانی ئەم بابەتە من پێویستە ئاماژە بە دوو دانە خەسار بکەم پاشان ئەچمە سەر کاکڵی بابەتەکە. خەساری یەکەم ئەوەی کە هەوڵێک لە ئارادایە لە تەواوی سەدەی بیستەمیش ئەم هەوڵە بووە کە کورد لە کوردبوونی خۆی پەشیمان بکاتەوە. ئێوە بڕوانە ناو تورکیە کە چیان کرد بۆ ئەوەی کە بڵێن کوردانی زازایی کورد نین. هەمان کار لە سووریە کرا، وتیان کە کوردانی شەبەک کورد نین. بێن بۆ عێراق ئەڵێن ئیزەدیەکان کورد نین. ماوەیەک لەسەر کاکەیەکانیش هەر باسەوە بوو کە ئەمانە کورد نین. لە ئێرانیشە هەمان باس لەسەر لەک و هەورامی کراوە کە بڵێ ئەمانە کورد نین. لە هەر شوێنێکە پچڕێک هەیە بۆ ئەوەی کە کورد لە کوردبوونی خۆی حاشا بکات. بەداخەوە لە هەمووی ئەم پارچانە کۆمەڵێک کاڵفام بە دەنگ ئەم بانگەوازەوە هاتوون، چ بەرژەوەندێکیان هەبێت ئەوە بەجێ خۆی، بەڵام بەم دەهۆڵە سەمایان کردبووی و ئەمە ئەتوانم بڵێم گلەییەکە کە هیچ کات گەلی کورد لەمانە خۆش نابێت. لە قۆناغێکی ترە کورد بەدگومان ئەکەن لە مێژوو لە ئوستورەکانی. من نازانم ئایا بە ئاگایریەوە پلانێک لە پشت ئەمە هەیە یان نا، بەڵام ئەم کۆمەڵە باسانە کە ئیسە کراوە، ئەو گومان ڕەشیە کە دروست کراوە بۆ کورد و ئەڵێن نەورۆز هیتۆنیە، ئەڵێن کاوە و زوحاک پێچەوانەکەی ڕاستە، ئەمە گومان ڕەشیەکی لێکەوێتەوە و وردە وردە ئەم بابەتە ئەگورێنێت کە ئەڵێ کووردە تۆ هیچ شتێکت نییە، تۆ مێژووشت نییە، تۆ ئوستورەت نییە. ئەمە جێی داخ و کەسەرێکی زۆرە ئەبم لێکدانەوانە کە ئێمەش وەکو کورد بە پیر بانگەوازێکەوە بچین کە نەیاری ئێمە خەریکە و بانگەوازە ئاکوتێ. خەساری دووهەم کە لە بابەتی توێژەرانی سەردەما دەرکەوتووە ئەوەیە کە کەسانێکی نەشیاو هاتوونەتە ناو بوارێکەوە کە بواری ئەوان نییە. نەورۆز واتە فولکلۆر، کەسێک کە توێژینەوەیەکی زانستیانە و ئاکادمیک لەسەر نەورۆزەکات ئەبێ فولکلۆر ناس بێت، هەر کەسێک بۆی نییە بێتە ناو ئەم باسە. هەر بەو جۆرە کاوە و زوحاک باسێکی ئوستورەییە، ئەبێ ئوستورە ناسێک بێت لەسەر ئەمە شرۆڤە بکات. کاتێک کە مێژوو نووسێک دێ لەسەر ئوستورە ئەدوێ، کاتێک کە مەلایەک دێت لەسەر بابەتێکی فولکلۆری ئەدوێ، ئیتر لەمە باشتری لێ دەرنایەت. ئایا ئوستورەی کاوە و زوحاک لێکدانەوەی مێژووی هەڵئەگرێت؟ زۆر کەسان لەسەر ئەمە دواون کە بڵێن کاوە و زوحاک ئوستورەیەکی مێژوویە، ئەمە بابەتێکی مێژوویە. مێهردادی بەهار لە کتێبەکەی خۆیە
از ئۆستورێ تا تاریخ ئەما گەڕێنێتەوە بۆ سەردەمی پارتیەکان. غوڵام حوسێنی یوسفی بە لێکدانەوەیەکی زۆر زۆر نەشیا و زۆر ساویلکانە وتوێتی کە ڕاپەڕینی کاوە ڕاپەڕینی چینی شاری بووە لە دشی دەسەڵاتی زۆردار و ئەمە پیشانی ئەدات کە ئاسنگەران وەک چینێک لەناو شارستانیەتا بوون و ئەمان پێشەنگی ئەم گۆڕانکاری بوون. ئەحمەدی شاملوو بە وتارێک کە پێشکەشی کرد لە ئەمریکا ئەم بابەتی تەواو ئاروژان. شاملوو بە ڕوانینێکی ئیمڕۆییەوە سەیری ئوستورەی کاوەی کرد و بە جۆرێک ساویلکانە ئەم شتەی لێکداوە. چەند ساڵ لەمەوبەر یەکێک لە مامۆستایانی زانکۆی سلێمانی لە بەشی مێژوو دیسان لێکدانەوەیەکی هەمان لێکدانەوەی مێژووی کرد بۆ ئوستورەی کاوە و زوحاک. لە لای ئێمەش چەند کەسێک وەک دکتۆر قوتبەدین سادقی دیسان هەمان لێکدانەوەی کردووە و هەمووی ئەمانە کۆمەڵێک بۆچوونی مێژووین کە سەپاون بەسەر ئوستورەیەکە. ئوستورەکە ئەمە هەڵناگرێت. ئەم ڕوانینەی کە توێژەرانی سەردەمی ئێمە بۆ چیرۆکی کاوە و زوحاک کردویانە شتێکی تازە نییە. زۆر پێشتر 1500 ساڵ لەمەوبەر نووسەرێکی ئەرمەنی بە ناوی موسا خۆرێنی وەها بۆچوونێکی ئەنجام داوە. موسا خۆرێنی کەسێک بوو کە پێی خۆش بوو مێژووی ئەرمەنستان کۆ بکاتەوە. لەلای ئەو تیگرانی یەکەم پاشای بەهێز و پاشای پڕدەسەڵاتی ئەرمەنی بوو. لە باوەڕی ئەوە تیگرانی یەکەم لەگەڵ هەژدیها شەڕی کرد، چونکە هەر لەو کاتەیە ئەفسانەیەکی ئەرمەنی هەبوو بە ناوی نەسز. ئەو ئەفسانە بوو بە هەوێنی لێکۆڵینەوەکەی موسا خۆرێنی. موسا خۆرێنی ئەم ئەفسانەی ئاوێتەی مێژووەکەی کرد و لە ڕوانگەی ئەوە تیگرانی یەکەم کەسێک بوو کە لەگەڵ هەژدیها شەڕی کردووە. ئەم کارە بۆ پیرۆزکردنی پاشاکان لە قەدیما باو بووە. لە بیرمان نەچێت کە لە تەواوی مێژووە کۆنەکانە بە مێژووی عەرەبی و ئیسلامی و بۆ هەر وڵاتێک بچی باس هەر بەم جۆرە بووە کە مێژوو ئاوێتەی کۆمەڵێک ئەفسانە بووە. موسا خۆرێنی ئەم کاری کرد بە پێی ئەو نەریتەباوەی کە لەو سەردەمەیە بوو. تیگرانی یەکەم هاوکات بوو لەگەڵ کوورشی هەخامنەشی کە دەسەڵاتی لە مادەکان سەند و بەدەستی کرد. لە باوەڕی موسا خۆرێنیە کوورشیش وەک تیگرانی یەکەم لەگەڵ هەژدیها شەڕی کردووە و بەو جۆرەی کە کوورش دژی ئەستیاگ کە خەزووری بوو ڕاپەڕی و ئەم ئاخرین پاشای مادی تیا برد و دەسەڵاتی بەدەست هێنا. بۆ یەکەمین جار موسا خۆرێنی ئەستیاگی وەک هەژدیها لێکداوە و وتی کوورش لەگەڵ هەژدیها شەڕی کردووە و ئەمە کۆمەڵێک لاری دروست کرد لەوەی کە بڵێت فەریدون هەمان کوورشە، ئەستیاکیش هەمان ئەژدیهاکە. نووسەرانی یۆنانی ئەو مێژوو نووسانەی کە لە سەردەمی کۆنابوون لە سەروی هەمویان و هێرۆدۆت کەسێک بوو کە زۆر بە وردی مێژوو دەنووسی. هێرۆدۆت بۆ هەر بابەتێک سەری بە هەر کتێبخانەیەک کرد. بۆ هەر بابەتێک ئەگەر نووسراوەیەکی لە بەردەستانە بووایە هات لە کەسانی شارەزای ئەپرسی هەتاوکو ڕاستی ڕووداوەکانی بۆ دەرکەوێ بزانێکە یەک ڕووداو چۆن بۆ بەڕاستی. بە پێچەوانەی هێرۆدۆتەوە کاتێکە مێژوونووسی ئەکەوێتە دەستی موسا خۆرێنی، موسا خۆرێنی هەموو شتێک ئاوێتەی ئەفسانە ئاکات و ئەم ئەفسانە و ئەم لێکدانەوە هەڵەیە بوو بە هەوێنی تەواوی ئەو باسانە کە 1500 ساڵ دواتر واتە لە سەردەمی ئێمەیە ئەم باسە دیسان زیندوو بووەوە. لە سەدەی 19ەمە تەواوی توێژەرانی ئوروپا بەم دەردەچوون، هەمویان بەلاڕەیە چوون.
بابەتێک کە ئەفسانەیی بوو وەک بابەتێکی ڕاستەقینە چاویان لێ کرد. لە ناوەڕاستی سەدەی بیستەمە دیاکۆنۆف کە هات مێژووی مادی نووسی زۆر بە وردی و شارەزایانە و پسپۆڕانە ئەم بابەتەی وەک موو لە ماست دەرکێشا وەوتی ئەمە هەڵەیەکی مێژوویە کە ڕووی داوە. دیاکۆنۆف وتی کە ئەستیاگ لە باری ڕیشەناسیەوە هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئەژیدەهاک و زەحاک و زوحاکدا نییە. ئەمە هەڵەیەکە کە هەموو توێژەرانی دواتر چوون بەلایە و دیسان دووپاتیان کردەوە. ئەو توێژەرانەی کە ئەم چیرۆکی کاوە و زوحاک بۆ کوڕش و ئەستیاگ ئەگەڕنەوە بۆچی ئاوڕێیەکیان لە من نەداوە کە ئەم چیرۆکە زۆر پێشتر لە مێژووی ماد و هەخامنەشی لە کتێبەکان هاتووە، لە کتێبی ڕێگویدایە هاتووە باسی چیرۆکی زوحاک، لە ئەڤێستایە هاتووە. دروستە ئەڤێستا دواتر کۆکراوەتەوە، بەڵام لە بیرمان نەچێت کە یەشتەکان بەتایبەت ئابان یەشت لە باری ماکەوە بابەتێکی بەر لە مێژووە و وەک توێژەران باسی ئەکەن یەشتەکان پێکهاتی یەشتەکان بۆ 3500 ساڵ پێشتر ئەگەڕێتەوە. لە یەشتەکانە باسی زەحاک کراوە. ئەمە یەک دانە بەڵگەی بەهێزە کە لێکدانەوەی مێژووی ئەویش مێژووی ماد و هەخامنەشی کە زۆر تازەترە پوچەڵ ئەکات. باسی نەورۆز لە زۆرێک لە دەقەکانی ئەدەبی کوردی داهاتووە. مامۆستا ئەحمەدی خانی شاکارەکەی مەموزین بە نەورۆز زۆر دەست پێکات. حاجی قادری کۆیی پیرەمێرد هەتا ئەگاتە شاعیرانی سەردەمی خۆمان هەژار و هێمن هەموو بە جۆرێک باسی نەورۆز باسی کاوە تازەبوونەوەی ساڵ هەر بەم چیرۆکانەوە هاتووە و باوبووە و کەسێک ئاوڕی لەمە نەداوەتەوە کە ئەم چیرۆکە هی من نییە، ئەم لاریە چۆن دروست بوو، با بێنە سەر کاکڵی بابەتەکە و بزانین دەقی سەرەکی ئوستورەکەمان چییە. یەک بنەمای سەرەکی لە ئوستورەناسی ئەبێ ڕەچاو بگرین، ئەوش ئەوەیە کە ئوستورەکان زۆرتر بربەرەکانەی باوەڕەکانە نەک بربەرەکانەی نەتەوەکان. گەورەترین هەڵە کە کەسانی ئوستورە نەناس دێن بۆ لای بابەتێکی ئوستورەی ڕووی تێیەکەن ڕەچاو نەگرتنی ئەم ماکە سەرەکیەیە. ئێمە لە ئوستورەیە شەڕی باوەڕە بینی، دوو جەهان بینین پێک هەڵپڕژێ نەک دوودانە نەتەوە. شەڕی نەتەوەکانیش ئەگەر ببێت لەژێر چەتری باوەڕ و جیهانبینیایە کە خۆی ئەنوێنێت. لەم چیرۆکایە تەنانەت ناوەکانیش بۆ ئێمە گرینگە: کاوە، ئاسنگەر، ئاسن، زاگرۆس، زوحاک. لەسەر ئەم وشانەش ئەبێ بدوین. کاوە لە ڕیشەی کەی بە مانای پاشا پیشانی ئەدات کە ئەگەر وها پاڵەوانێک لە مێژووە بۆی بگەڕین بە دڵنیاییەوە ئەم پاڵەوانە پاڵەوانێک بووە لە تۆرەمەی پاشا. شازادەیەکی بەهێز بووە، ناتوانێت ئینسانێکی سادە بێت. بە پێچەوانەی ئەو بۆچوونێکی ئەمڕۆژە هەمانە ئاسنگەری وەک پیشەیەکی نزم سەیری ئەکرێت. لە ڕۆژگاری پێشووە ئاسنگەری زۆر پیشەیەکی بەرز و پیرۆز بووە. لە کتێبە کۆنەکاندا، لە دەقە پیرۆزەکاندا، لە کتێبە ئاسمانیەکاندا پیشەی ئاسنگەری وەک پیشەیەکی زۆر پیرۆز باسی لێکراوە. لە شاهنامەدا هاتووە، لە شاهنامەی فارسیدا کە جەمشید کەسێک بوو کە بە فەڕی پاشایانەی خۆی ئاسنی تواندە و نەرمی کرد هەتاوەکو بتوانێ شتگەری لێ دروست بکە. بە فەڕێکەیی نارم کرد ئاهەنا چو خود و زێ کرد و چۆن جەوشەنا. لە قورئانی پیرۆزە باسی حەزرەتی داوود کراوە کە ئاسنی نەرم کردووە. لە ڕووی ئەمەوە ئەگەر ئێمە بمانەوێ لێکدانەوەیەک بۆ کەسایەتی کاوە لێ بدەین، کاوە ئەبێ کەسێک بێت لە تۆرەمەی پاشاگەل و وەک شازادەیەک ناوی بسڕێنین. ئاسن کانزایەکی پیرۆزە. لە کاتێکا کە بەشەر توانی ئاسن دەربێنێت لە کێوەکان و
بە یارمەتی ئاسن بتوانێت شمشێر و خنجێر و زرێ و نەیزە دروست بکات شارستانیەتی بردە پێش تەنانەت لەناو تەواوی باوەڕە کۆنەکانە کە کەم تا کورتە ئیسێژ لە کوردەواری خۆمانە هەرماوە ئاسن وەک کانزایەکی پیرۆز هەرماوە هەتا 50 ساڵ 60 ساڵ پێشووش بۆ ئەوەی کە کەسێک جن لێی نەدات دەرزیلەیە کە لە جنسی ئاسن بوو بە بەرۆکیان هاتوو زاگرۆسیش لەم چیرۆکە دەورێکی سەرەکی ئەبینێ وشەی زاگرۆس وشەیەکی یۆنانیە یۆنانیەکان کاتێکە لە هێرشکردنەکانیانە هاتنە ئەم ناوچانە دوای چوون و لە دەقەکانی خۆیانە وەکو وشەی زاگرۆس ناوی ئەم کوێستانانیان برد ئەم وشە لە ئەوێستایە بە سوەتی وپاییری سانە هاتووە وپاییری ساینە بە مانە ئەگەلێکی بدەینەوەی واتە یعنی شوێنێکە ئاسنی تایە ناوە ئەوێستاییەکی هەموو شتێک پیشان ئەدات لە پەهلەویە ئەپورسەن ئەم وشە بە ئەپورسەن دەرهات کە لە کەلیمەی ئاسنی کوردیە پاژی دووهەمەکەی خۆی دەرخستووە کەواتە شوێنی ڕوودانەکە و ئەو لەقەبەی کە کاوە هەیەی واتە ئاسنگەر هەمووی ئەمانە دەورێکی سەرەکی ئەبینن و هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کە ئێمە ئەم چیرۆکە و ئەم ئوستورە نەگەڕینەوە بۆ لێکدانەوەیەکی مێژوویی ئەگەر بین چاخی شارستانیەت پیشان بدەین لە بەپێی ئەو خشتەی کە ئیستا ئیبینن لەم خشتەیە شارستانیەت لە چەند قۆناغا خۆی پیشان داوە یەکەمیان چاخی بەردینە کە ئێمە کارمان پێی نییە ئەوش خۆی بە چەند چاخی تر دابەش ئەبێت وەکو کۆنبەردینە و نۆبەردینە بە شوێنیە چاخی مس دەستی پێکرد 5500 ساڵ بەر لە زاین لە دواییە چاخی مەفرەق دەستی پێکرد و پاشان چاخی ئاسن هاتە بەرێ چاخی ئاسن کە خۆشی بە 3 چاخی ورد دابەش ئەبێت 1500 ساڵ بەر لە زاینی مەسیح دەستی پێکرد بۆ ئەڵین چاخی ئاسن چونکە لەم چاخەیە بەشەر توانی مرۆڤی زاگرۆسی توانی کانزای ئاسن دەربێنێت و لەوانە شمشێر دروست بکات خنجێر دروست بکات لەوانە بتوانێت سپەر دروست بکات لەوانە بتوانێت گاسن دروست بکات و ئەرزی پێ بکێڵێت و زۆر کاری تر بکات ئەمە زۆر گۆڕانکاریەکی مەزن بوو و سەید ئەوەیە ئەگە ئێمە سەید بکەین بەپێی ئەو یەکدانەوە مێژوویانە کە لە سەدەی 19 بەم لاوە کراوە زاگرۆس لە کانی تەواوی ئەم گۆڕانکاریانە بووە زاگرۆس بووە کە دەورانی نێئۆلیتیکی دەست پێ کرد دەورانی تەولید زاگرۆس بوو کە دەورانی مەسی دەست پێ کرد لە زاگرۆسا بوو کە دەورانی ئاسن دەست پێکرا کەواتە چیرۆکی کاوەی ئاسنگەر بە جۆرێک ئەگەڕێتەوە بۆ زاگرۆس کاوەی ئاسنگەر لە ناو زاگرۆسا بووە وشەیەکی تر لەم چیرۆکەیە زوحاک بووە زوحاک کە بێژەی کوردی ئەم وشا بێتە زوحاک بە فارسی زەحاکی ناوبن بە عەرەبی زەحاک ئەمە معڕەبی کەلیمەی ئەژی دەهاک بووە نەریتێک دروست بوو کە لە پاش ئیسلام زۆربەی وشەکان ڕەنگی عەرەبیان گرت زۆربەی ناوەکان گۆڕیان بەرەو عەرەبی بوون ئەم وشە لە پاش ئیسلامە بوو بە وشەی زەحاک کە لە شانامەی فردەوسی داهاتووە بەڵام کورد هەر بە زوحاک بێژەی کردووە زەحاک زوحاک دەهاک ئەژدەهاک ئەژیدەهاک و هەژدیها ئەمانە هەمووی یەک ڕیشن باسمان کرد کە لە ئوستورەکانە دوو دانە جیهانبینین کە پێک هەڵەپڕژێن ئەم دوو جیهانبینیە لەم ئوستورەیە ژنزاڵی و پیاوزاڵیە کاوە تەمسیلێک لە جیهانبینی و لە باوەڕی پیاوزاڵی ئەکات زەحاک تەمسیلێک لە باوەڕی ژنزاڵی ئەکات سیر ئەوەیە کە کاتێک ئاسن هاتە گۆڕێ بە پێی مێژوو شارستانیەتیش گۆڕیە شارستانیەت لە ژنزاڵیۆ ئەگۆڕیێت دێ بەرەو پیاوزاڵی هێز و بازووی پیاوانە کە لێرە دەورە بینێت زۆر ئاساییە کە بە شوێنیە پیاوان بەرزە بنەوە پیاوان پیرۆزە بن
پێچەوانەکەی لە سەردەمانی بەرلەو ژنان پیرۆز بوون. پێک هەڵبژانی ئەم دوو جیهانبینیە بوو بە چیرۆکی کاوە و زوحاک. میترا یان مێهر یەکێک لە خواگەلی ئاسمانی بوو کە دێتە سەرگۆی زەوی و دژی هەژدیها شەڕ ئەکات. بە جۆرێک لاساییکردنەوەی ڕەفتاری میترا لەناو ئەم ئوستورەیەشا دەنگی داوەتەوە. کاوە کەسێکە کە وەکو میترا، وەکو خوای میترا دێت و دژی هەژدیهایەک شەڕەکات. هەژدیهایەک کە ئەرکی ئەوەیە تۆرەمەی مرۆڤ لە بین ببات. لە شانامەشە تەنانەت باسی ئەمە کراوە کە ئەرکی ئەژدیها، ئەرکی زەحاک ئەمە بوو کە بەشەر لە بین ببات، مرۆڤ نەهێڵێت لەسەر ئەرز. شەملوو بە لێکدانەوەیەکی زۆر مناڵانە هاتوو بەم جۆرەی وتووە کە ئەگەر مارەکانی سەرشانی هەژدیها بە مێشکی مرۆڤ سوکنایی دێ بۆ مێشکی مردویان پێنادا. ئەگەر لێکدانەوەی ئوستورەیی نەکرێت هەر بەم جۆرە دەردێت. ئەم بەڕێزە نەیزانیوە کە ئەرکی هەژدیها بۆ لە بینبردنی زیندووەکانە نەک مردووەکان. ئەو لێکدانەوە زۆر لێکدانەوەیەکی ئیمڕۆیی و ساکار و بێبنەمایە. کاوە دژی زەحاک ئەوێستێت لەبەر ئەوەی کە تۆرەمەی بەشەری لە بین بە، لەبەر ئەوەی کە مێشکی کوردان ئەپژێنێت، لەبەر ئەوەی کە ناهێڵێت بەشەر زادوەلد بکات. بەتایبەت ئەو زاوزەیە لە سەردەمی لاوێتیە کە هەیە، ئەو سەردەمەی گرتووە بە نیشانە و ئەڵێ مێشکی لاوم بۆ بێنن تا مارەکانی سەرشان و سوکنایی بێت. ئەم لێکدانە ئوستورەیە، ئەم پێک هەڵپژانە و ئەم پێکدادانە ئوستورەیە کە پێکدادانی دوودانە جیهانبینیە بە مروری زەمان هاتووە، ئاوێتەی کۆمەڵێک ڕووداوی مێژوویش بووە. ئەگەر بمانەوێ پێداگەر بین لەسەر ئەوەی کە لێکدانەوەیەکی مێژووی بۆ ئەم چیرۆکە بکەین، نابێ ئەم چیرۆکە بگەڕێنینەوە بۆ سەردەمی ئەستیاگ و کوورش کە زۆر نوێ، زۆر تازەیە. ئێمە بێ بیگەڕێنینەوە بۆ سەردەمانێکی زووتر و شیاوتر لەگەڵ ئەویشە. مەسکەنی زوحاک بەپێی هەموو دەقەکان کە لە ئەڤێستایشە هاتووە بابلە. شاری بابل لە مێزۆپۆتامیایە. بابلیەکان کێ بوون؟ سومێڕی و ئەکێدی و بابلی ئەمانە سێ دانە دەوڵەت بوون کە لە مێزۆپۆتامیایە شارستانیەتی خۆیان دامەزراند و ڕوانینێکی زۆر ئەربابانیان بەسەر زاگرۆسا بوو. دانیشتوانی زاگرۆس، کوردانی زاگرۆس ببوون بە بەردەی ئەم سێ شارستانیەتە. لە هەموو قۆناغەکانە ئێمە بینین کە لە پەستا ئەم پاشاگەلی جۆراوجۆری ئەم سێ شارستانیەتە کاتێک کە باسی زاگرۆس ئەکەن، کاتێک کە ئەڕوانە زاگرۆس وەکو معدەنێکی بەردا، وەک کانی کۆیلا سەیری زاگرۆسەکەن. لە پەستا دێن کوڕکچانی زاگرۆس ئەبەن و بە کۆیلەیی ئەیگوازنەوە کە وڵاتانی خۆیانی پێ ئاوەدان بکەنەوە. ئەم زۆرداریە نابەجێیە کە هەر زۆر درێژەی پیا کرد و لە دەورانێکی زۆر لە مێژووە هەردوو پات بووە بۆ هۆی ئەوەی کە زاگرۆسیان وەخۆ بکەون. یەکەمین جار کووتیەکان کە کورد لە تۆرەمەی کووتیە، ئەمانە هاتن دەسەڵاتی خۆیانیان یەک خستەوە بە یەکگرتووی دژی ئەو دەسەڵاتە ڕەشەی مێزۆپۆتامیا ڕاپەڕین. لەژێر دەسەڵاتدارێتی پیاوێک بە ناوی ئێنری دیوایزەر ئەمانە دەسەڵاتی خۆیان یەک خست و ئاخرین پاشای ئەکێدواتە نارامسوئێنیان لە بین برد. ئیمڕۆژە تەنانەت ئەم باساتۆتە گۆڕێت کە ئەگەر بمانەوێت لە مێژووی کورد بکۆڵینەوە و مێژوویەک تاریخێک وەک بڵین سەری ساڵ بۆ مێژووی کورد دیاری بکەین، ئەبێ ئەم پێکدادانە کە کوتیۆم کردی لەگەڵ ئاکێد و نارامسوئێن پیایە
لە بین چوو کوژرا ئەمە وەکو دەستپێکی مێژووی کورد ناو ببین کە ئەگەر هەڵە نەبم ئەگەڕێتەوە بۆ 4200 ساڵ لەمە پێش. ئەگەر لێکدانەوەی مێژووی بۆ چیرۆکی کاوە بکەین ئەبێ چیرۆکی کاوەی ئاسنگەر بۆ ئەمە بگەڕێنینەوە. لێرەیە پاشای کوتیۆم دژی بابلیەکان ڕائەپەڕێت، لە چیرۆکەکەیە کاوە دژی زەحاک ڕائەپەڕێت. بابلیەکان یان بەواتایەکتر ئەکیدیەکان زۆرداریان بوو، لە چیرۆکەکەیشە زەحاک زۆرداری هەیە. ئەکیدیەکان کوڕوکچی کورد ئەبەن بۆ کۆیلەیەتی، لێرەشە زەحاک کوڕوکچی کورد لە بینە باو لە خزمەت ئەگرێت. بەردەنووسێک هەیە لە شێخخان، ئەم بەردەنووسەکە دیاکۆنۆف لە کتێبەکەی خۆیان هێناوێتی. ئێوە لێرەیشە ئەم بەردەنووسە ئەبینن، ئەمە ئەگەڕێتەوە بۆ هەزارەی سێهەمی بەر لە زاین. لەم بەردەنووسەیە دانێک پاڵەوانی زاگرۆسی ئەبینن کە بە دەستی چەپی کەوانێکە، بە دەستی ڕاستی تیژدانێکە، پشتوێنێکی بەستووە و تەورێکی بە پشتوێنەکەیە کردووە. لەژێر پێی ئەم پاڵەوانەیە دانەیەک لە پاشاگەلی مێزۆپۆتامیا کەوتۆتە ژێر پێی و کەسی دووهەم لە بەرابەریە چۆکی داداوە و لێی ئەپاڕێتەوە کە ئەڵێ ژیانم پێ ببەخشەرەوە و مەمکوژە. ئەگەر لێکدانەوەیەکی مێژووی بۆ چیرۆکی کاوە و زوحاک بکرێت، بەڕای من لە ڕووی ئەم بەردەنووسەوە و لە ڕووی ئەو شتەی کە لە خوێندنەوەکانی کوتیۆم و دەسەڵاتی ئەکیدیەکان و سومێریەکان و لە بەردەنووسەکانە هاتووە، ئەمە پێویستە ئەم خوێندنەوە بۆ سەردەمانی ئێنڕادیوایزەر بگێڕینەوە، ئەو کاتێک کە بەسەر نارامسوئێنە سەر ئەکەوێت. ئەمە چۆن ئەتوانێت پەیوەندیەکی ببێت لەگەڵ زوحاک؟ چۆن تەوجیه ئەکرێت ئەگەر بڵێن کاوە هەمان فەریدون هەمان کوڕش بووە، داستانی زەحاک چی لێ دێ، بابل چی لێ دێ، زۆر شتی کە پێچەوە نابێ. من دووپاتی یەکەمەوە ئەم ئوستورە ئوستورەیەکی کۆنی کووردە، تێیدا تێکدادانی دوو دانە جیهانبینیە، بەڵام بە زەمان کە هاتووە کۆمەڵێک تەپوتۆزی مێژوویشی لێ نیشتووە. ئەو تەپوتۆزە مێژوویانە ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتدارێتی کوردەکان، ئەو جۆرەی کە کوتیەکان دژی بابلیەکان ڕاپەڕین و توانیان دەسەڵاتی مێزۆپۆتامیا لە بین ببن و بەو جۆرە تەواوی مێزۆپۆتامیا لەژێر سێبەری ئەمانداوە حەسێت و خۆشیان بە ئاسوودەییەک بگەن. چیرۆکی کاوە و زوحاک لە بۆچوونێکی ئاینیەوە وردە وردە هات هەتاوەکو گەیشتە بۆچوونێکی مێژوویی، بەڵام ئەو بۆچوونە مێژوویە هەرچی بێت هیچ گۆنە پەیوەندیەکی بە ئەستیاگ و کوڕشەوە نییە. لە بیرمان نەچێت باسی کاوە لە ئەڤێستادا نەهاتووە، هەر بەو جۆرەی کە باسی فەریدون لە لای کوردەکان نەهاتووە. لە چیرۆکی کوردەکاندا هەر کاوە و زوحاکەیە، بەڵام کە ئەگاتە دەستی فارسەکان ئەبێتە کاوە و زوحاک و فەریدون. مێهردادی بەهار لە پێیڤێکە ئەڵێت شارستانیەت لە زاگرۆسەوە بەرەو خوراسان هات، واتە بەو جۆرەی کە فارسەکان لە زۆر شوێنە شارستانیەتی خۆیان لە مادەکان وەرگرت کە ئەمە هەموو مێژوونووسان دانی پیانێن، تەنانەت لە ناو فارسەکانیشە مامۆستاگەلێ وەکو ئیسماعیل پور، وەکو پرۆفسۆر ئەبوڵقاسمی یان خانمی دکتۆر باقری. ئەگەر ئەمە دان پیا بنین کە زۆربەی ئەو هەوێنانەی کە لە مەملەکەتداریۆ بوو لە زاگرۆسەوە گوازراوەتەوە بۆ ناوچە فارسنشینەکان، ئێمە ئەتوانین ئەم قسەی مێهرداد بەهاریش لێرەیە بەجێ بزانین کە ئەڵێ شارستانیەت ئەگەر بۆ خوراسان چوو لە زاگرۆسەوە بۆ خوراسان چوو. بەپێی ئەم بۆچوونە ئێمە ئەتوانین بڵێن کە ئەم چیرۆکەیش لە زاگرۆسەوە بەرەو خوراسان چووە، کەواتە هەوێنی سەرەکی چیرۆکەکە هەمان هەوێنی کاوە و زوحاک بووە،
بەڵام لە دواییە کە چۆتە خوراسان کۆمەڵێک هەوێنی زەرتوشتی پێزیاکراوە چیرۆکەکە زەرتوشتی زەبووە لەو چیرۆکەیە فەریدون دەورەبینێ فەریدون بەرزە بێتەوە لە چیرۆکە زاگرۆسیەکە فەریدونی تیانە لەو چیرۆکە خوراسانیە فەریدون دەورە گێڕێت سروش دەورە گێڕێت یعنی تەواوی ئەو هێمانە زەرتوشتیانە کە ئێمە لە ئاینی زەرتوشت ئایبینین لە ناو چیرۆکە بە جۆرە خۆی پیشانداوە ئەم چیرۆکە ئیستا ئەگەر لەو کاناڵی خوراسانیە لای بدەین ئیستا بیگێڕینەوە سەر ماکە سەرەکیەکەی خۆی کە لە زاگرۆسا بووە لێرەیە ئێمە کاوەیەکمان هەیە تەمسیلێک لە جیهانی پێوزاڵی دژی زەحاک ڕائەپەڕێ کە تەمسیلێکە لە جیهانی ژنزاڵی پێکدادانی دوو جیهانبینی بۆتە هەوێنی چیرۆکی کاوە و زوحاک و ئەم پێکدادانە لە نەورۆزا بووە چونکە نەورۆز سەری ساڵە نەورۆز کاتی تەواوبوونی زستانە دەسەڵاتی ژنزاڵی هەر لە زوو بە جۆرێک پەیوەندیەکی لەگەڵ دەسەڵاتی زستانە گرتووە ئەگەر بمانەوێت لێکدانەوەیەکی مێژووی تێزیاد بکەین ئەم لێکدانەوە ئەگەڕێتەوە بۆ پاشای کوتیۆم کە دژی دەسەڵاتی نارامسوئێن ڕاپەڕی وە لە بینی برد و بەماوەی 1 سەدەی دواتر تەواوی مێزۆپۆتامیا کەوتە ژێر دەسەڵاتی کوردەکان من دوا قسەم یەک شتە خوشک و برای کوردی بەڕێزم هەرگیز دڵتان کرمۆڵ نەبێت باوکو باپیرانی ئێمە بە هەڵە نەچوون ئەوەی کە کاوە لە لای ئەوان هێمای نەتەوایەتیە لە هەموو شوێنێکە هەر هێمای نەتەوایەتی بووە و ئەبێت بمێنێتەوە و ئەم شرۆڤانی کە هاتووە ئەڵێ کاوەی ئاسنگەر دەسەڵاتی ڕادەستی فارس کرد و نازانم کوورش هەمان فەریدونە و ئاستیاک هەمان زەحاکە و ئەمانە جگە لە دڵکرمۆڵی زیاتر هیچ شتێکی تیان نییە هەمووی شرۆڤەکانیش پڕپڕە لە هەڵە پڕپڕ لە ناڕێکی و بە هیچ جۆرێک ئێمە نابێ دڵکرمۆڵ بین لەسەر ئەو شتێک کە وەکو میرات بە ئێمە گەیشتووە لە باوک و باپیرانمانەوە من جارێکی تر پیرۆزبایی نەورۆستان لێ ئەەکەم هیوادارم ئەم کلیپە لە ئاستی خۆیە بتوانێت خاڵێکی کۆتایی بێ لەسەر ئەو شرۆڤە لاڕێیانەی کە خەریکە مشکی کوردی ئیمڕۆ ئەشێوێنێت هیوادارم کورد بە یەکگرتوویی بەو جۆرەی کە لە دەوری ئاگری نەورۆز دەستی یەکەگرین و هەڵەپەڕین هەر ئابە و جۆرە دژی ئەم بۆچوونانە ڕاوەستین و ئەو میراتەی کە لە باوک و باپیرانمان بە ئێمە گەیشتووە بیپارێزین و ئێمەش بنەوەی دواتری بگەێنین و شانازی پێوە بکەین کە ئێمە خاوەنداریەتی لەوەها مێژوویەک ئەکەین وها مێژوویەک کە بە دانپێدانانی دۆست و دوشمن یار و نەیار لە زاگرۆسەوە ئەم شارستانیەتە سەری هەڵدا و بۆ هەموو شوێنێک پەلی هەویشت چۆنا ئینسان ئەتوانێت پشت بکاتە ئەم شارستانیەتە بەهێزە کە لە تەمسیلی یەکدانە چیرۆکی کۆنی مێژووی ئوستورەیی بە ئێمە گەیشتووە جارێکی تر نەورۆستان پیرۆز ماڵی دڵتان ئاوا نیشتمان سەربەرز